یاسایەک زۆر گرنگە لە ماڵەکانمانە تێبگەین. یاساکەش بریتە لەوەی کە بزانین کەمترینی ماڵەکان لەسەر معنای حەقیقی خۆشەویستی دائەمەزرێ، بەڵکو معاشەرە لەگەڵ یەکترا و ژیان لەگەڵ یەکترا هەندێ معانی خۆشەویستی تیا و هەندێ معانی ڕقی تایە. هەموو دوو ئینسانێ پێکەوە کۆ بنەوە لە ماڵێکە، کۆمەڵی خۆشەویستی لە نێوانیانە، کۆمەڵە ڕق لە نێوانیانە هەیە. عاقڵەکان ئەوانن برەو بە خۆشەویستێکە ئەدەن، بێعقڵەکانیش ئەوانن بە خراپە و ڕقەکانەوە ئەنیشتنەوە. ئەو ماڵەی کە ئاژاوەیتی ئەکەوێ و دروست نابێ و ئەکەوێ، دوو کەسەکە بە ڕقەوە لەگەڵ یەکترا مامەڵەکەن، بەشی ڕقەکە هەڵەبژێرن. ئەو ماڵەی کە ئالوودەیی و ئاسوودەیی و مەوەدەت و مەحەبەتیە وردەوردە دروست ئەبێ، بریتە لەو ماڵەی کە مەعانیەکانی مەحەبەت و خۆشەویستی لەگەڵ یەکترا ئەگۆڕنەوە. بۆیە ئەم یاسایە زۆر گەورەیە کە ئێمە ئیماندار تێبگەین لە مەسەلەی خۆشەویستیە. وا نەزانی کە ئەبێ خێزانەکەت لە هەموو شتێکی جەماڵە یەکەم بێ، شتیوا لەسەر زەویە دروست نابێ. وا نەزانی لە زمانیا ئەبێ ئیتر تەواو مەلائیکە ئاسا بێ، لە کردەوەکانیا بەو شێوازە، ئافرەتیش بە هەمان شێواز بۆ پیاو نابێ. وا تێبگا کە هەرچی مەعانی هەیە لە مەحەبەت و خۆشەویستی و فەضیلەت و گەورەیەتیایەتی، نەخێر. ئێمە مرۆڤین، هەر یەکەمان کۆمەڵێک کەم و کوڕی زۆرمان هەیە، هەمومان پێکەوە کەم و کوڕەکان بۆ یەکتر چارەسەر ئەکەین و چاک ئەکەین، ئەگەرنا ناتوانین پێکەوە ژیان بگوزارێنین. ئەمڕۆژ کە گرفتێکی زۆر لە دادگاکان و لای ماوەسایانی ئاینی و لەناو عائیلە و خێزانەکانە دروست ئەبێ، دیارە کافر و بێدین ئیشی لەسەر کردووە، لەسەر ئەوەی کە استقرار نەکەی لە ماڵەکە، ئارام نەبی لە ماڵەکە، چونکە ماڵی ئارام مناڵی ئارام پەروەردە ئەکا، مناڵی گەورە پەروەردە ئەکا. ئەوانش ئەویان نایە بە تایبەتی لەم جیهان و وڵاتەی ئێمەیە ئەیانەوێ کاولەیە دەرچێ کەس نەناسێتەوە. بۆیە جەنگ ئەکەن لەسەر ئەمە. دووەلی ئەوروپی و غەرب و یەهود و نەسارا باش ئیشی خۆی کردووە، لە ئێستەوە نا، سەدان ساڵە کار لەسەر ئەمە ئەکا ئوسرەی ئێمە تێک بدا. بۆیە دێت کەلیمەیەکی ڕەقنەقداری خۆشەویستی هێناوە، لەگەڵ تەنها شەهوەتا کۆی کردوێتەوە، ئیتر هەموو جەماڵەکانی تری کوشتووە. بۆیە تۆ ئەی ئیماندار، یەکێک لە یاساکانی خۆشەویستیت لە ماڵەکەی خۆتە، لەگەڵ ڕەفیق و هاوڵەکەتە، لەگەڵ دۆسەکەتە، ئەوەیە تێبگەی خۆشەویستی تەنها نسبی لە نێوان ئینسانەکانە ڕوو ئەدا. ئەوە خۆشەویستی مطلقە بۆ خوایەکی بێعیب، بۆ پێغەمبەرێکی مەعسووم کە هەرچی مەعانی و جەماڵ و کەماڵی حب و خۆشەویستی تیا جێگەی ئەبێتەوە. ئەگەرنا ئەوی تری هەر هەمووی مەیدانی ئەوەیە کە تۆی ئیماندار، منی ئیماندار، هەر کەسێکمان پێکەوە کاتێک مامەڵە لەگەڵ یەکترا ئەکەین و مەحەبەت و خۆشەویستیمان ئەبێ بزانین کە مەحەبەت مانای هەڵە نەکردن نییە. ئێمە وا تەسەوورکەین ئەو کەسەی کە خۆشمان ویست ئیتر تەواو هەڵەی لێ نابینین، ئەمە زۆر هەڵەیە. زۆرینەی کات شۆڕشە ئیسلامیەکان بەگشتی لە جیهانی ئیسلامیە هەموویان گرفتەکەیان ئەمە بوو، کەسێکیان کردوتە قودوە، خۆشەویستی مطلقیان داوەتێ، دواتر خۆشەویستەکە شکاوە، بزوتنەوەکەش فەوتاوە. بۆیە گرنگە ئێمە ئیماندار ئەم یاسایانە وەکو خۆی تەنفیسکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم یاسای بۆ ئەم دڵی تۆ داناوە چۆنت خۆش بێ، ماڵەکەت چۆن خۆشەویستی بەکارهێنی لەگەڵ خێزانە، لەگەڵ دایک و باوکە، لەگەڵ براکان، لەگەڵ یەکترا. جاری وهەیە لەسەر شتێکی بچووک، چونکە مەسەلەی ڕقەکە دوو برا پێکەوە قسە ناکەن، چونکە مەعانیە جوانەکان هەموو لا ئەبن، تەنها بە ناشرینەوە ئەنیشنەوە. بەڵام کاتێ سەیری مەعانی جوان کەن، زۆر شتی جوان و نازار و ناوازە ئەبینن.